ئەمڕۆ 7 ڕەمەزانی 1429 کۆچی بەرامبەر بە 7 ئەیلولی 2008 بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ ئاڵقەی پێنجەمە بین لە زنجیرە دەرسێکی ساتێیاد. ساتێیاد ساتێک بیرخستنەوەیە. ئەمڕۆژ بە پشتیوانی خوای پەروەردگار پێکەوە ساتێک دانیشین بۆ یادکردنەوە، ساتێ بۆ یادی خوا، ساتێ بۆ یادی ڕۆژی دوایی، ساتێ بۆ محاسبەی نەفسی خۆمان، ساتێک بۆ تێڕامان لە سیرەی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم، هەروەها یاوەرە بەڕێزەکانی. ساتێک وردبوونەوە و دانیشتن لەبەر سیرەی ئەم نازدارانەدا بۆ ئەوەی شتێکی تر فێر بین هەتا خوامان زیاتر پێ بناسێن، تا خواپەرستیمان لا شیرینترکە، تا گەڕانەوەمان بۆ خوا ڕاستگۆترکە، تا دینداریمان جددیترکە، تا پابەندبوونمان بە دینەکەوە سەرڕاستترکە، تا ڕەفتار و ڕەوشتمان پەسەندترکە، ڕەسەندترکە. ساتێک دیسان ساتێکی تر دانیشینەوە لە خزمەتی ئەم بەڕێزانەیە لە سەحابە و یاوەرانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پاشان لە تابعین و تابعی ئەوان ورد بینەوە بزانین چیتریان لێوە فێرە بین. ئاخۆ ئەم شەخسیەتە بەهێزانەی ئەوان، ئەم کەسایەتی ڕەسەنە بە قووەتانەی ئەوان لەکوێوە سەرچاوەی ئەگرت؟ ئەم ئاڕاستە بەهێزە چی بوو ئەم یەکیەکانەی ئاوا پەروەردە کرده بوو کە هەر یەکێکیان ئەدوت چیایەکە و ڕاوەستاوە و لە کاتی جیهادا شمشێر بەدەستە و لە ریزی پێشەوەیە، لە کاتی شەوانە سینەی وەکو پورەی هەنگ فرمێسکەکانیشی بەردەوامەتکێن لەبەر خاتری خوای پەروەردگار. ئەم کەسایەتیە بەهێزە چی پەروەردەی کردووە بتوانێ ئەوەندە قورئان بخوێنێ، ئەوەندە شەو نوێژ بکە، ئاوا شەخسیەتی خۆی داڕێژێ؟ ئەمە چ سەرچاوەیەکی پەروەردەکردنە کە کەسایەتیەکی وا داڕێژێ درۆیەکی لێ نەبیستێ؟ بازرگانە پەروەردەکە ئەو پەڕی سەرڕاست، مامۆستایەک پەروەردەکە ئەو پەڕی جددی دڵسۆز، پەروەردەکار بە خەمی تەلەبەکانیەوە بێ، تەلەبەیەکیش پەروەردەکە ئەو پەڕی ڕێز و ئەدەب دەرببڕێ بۆ مامۆستاکەی هەروەکو کە بۆ دایک و باوکی دەرەبڕێ.